بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی خۆشەویستم دێنەوە خزمەت هیوادارمە تا دووە سەرنجی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵما بن. ئازیزان دیارە ئەم سێشەمە و چوارشەمەی ڕابردوو پێنجەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ بەڕێوە چوو بەشێک لە یانە گەورەکان ماڵاواییان کردێکە لەو یانەی کە بەڕاستی نەدەبوو لەم قۆناغەیە ماڵاوایی کە یعنی بەشلۆنەی کەتەلۆنی بوو کە یاری گەڕانەوەشی بە ئەنجامی سێ گۆڵ بە ویانەی بایرن میونشن دۆڕانوە ببرنەوەی ئینتەر میلان لە ڤیکتۆریا پلزن ماڵاوایی لە چامپیۆنز لیگ. هاوکاتێکی تر لە یانە گەورەکان کە بەڕاستی مێژووی هەیە لە چامپیۆنز لیگ کە لەو تیپانەی کە بەردەوام حزوری هەبووە، یعنی یۆڤانتۆس بوو کە لەژێر سەرپەرشتی ئەلێگری لە کۆمەڵەی هەشتەم و کۆتایی هاوڕێ لەگەڵ یانی پاریس سان ژەرمان و بەنفیکا نەیتوانی بگاتە قۆناغی 16 لە بەرامبەر بەنفیکا شکستیەنەوە نەگەیشتە قۆناغی 16. هاوکات یانی ئەتلێتیکۆ مەدرید کە لە کۆمەڵەیەکی زۆر قورس نەبوو لە کۆمەڵی دووەم لەگەڵ کوڕ و بروج و پۆرتۆ و لیڤەرکوزن، بەڵام نەیتوانی بگاتە قۆناغی 16. هەوڵ دەدەین سەرنج تیش بخینە سەر بەشێک لە یاریەکان و هاوکات نەگەیشتنی ئەم یانانە بۆ بە قۆناغی داهات و یعنی تیپێکی گەورەیەک و بەشۆنە بۆ نەگەیشت بە قۆناغی داهات و خەتای چاڤیە، خەتای پێکاتەکەیە، خەتای کەم ئەزمموی یاریزانەکانە. ئایا بۆ بەشۆنە نەگەیشتە قۆناغی 16؟ بە میوانداری هاوڕێ و برای خۆشەویستم پێشەنگ غەفور، پێشەنگیان زۆر بەخێربی و پاشکەمێکتریش لەگەڵمانە ئێستا کاکتێنەر ماشتەڕای لەبێ حزوری هەیە لە کەنەداوە. سڵاوتان لێبێ تێنەر عەبدولقادر ڕۆژنامەنووسی وەرشی. کاکتێنەر لێرەوە تا و کەنەدا چاوە ماچەکەم سڵاوە لێبێ. زۆر سپاس مەمنونم. بەستکای مەپرسە بۆ ئەوە درێسی ئەرجەنتینی هەڵواسیوە. وەڵی ئەبێ بپرسم چییە بۆچی تۆ پێ دوای ئەرجەنتین مۆندیال لەباتەوە؟ زانی هەفتانە ئەیگۆڕم، بەڵام ئیتر هیچ هەڵبژاردەیەک هێندەی ئەرجەنتین لە ئێستاە چۆنەڵی بردننی مۆندیالی لا گرنگ نییە. زۆر چاک، زۆر باشە. دێمەوە لات کاکتێنەر، سپاس دەکەم کە لە ڕیسکەیپەوە لە کەنەداوە لەگەڵمانی. پێشەنگیان بەگشتی ئەمەوێ پرسیارێکی تەقلیدی و کلاسی بکەم بە شۆنە بۆ ماڵاوایی کرد لە خوریانە پاڵۆنەکان لە قۆناغی کۆمەڵەکان. ڕەنگە لای زۆربەی ئەوانەی کە هاندەری تۆپی پێنەوە بە تایبەت ئەوانەی کە هاندەریانی بەرشەلۆنە بوو بن بە قورسیان زانی بێ کە بەرشەلۆنە لەم قۆناغەیە ماڵاواییەکە. بەڵام من هەر لە دوای تیر و پشکەکەوەم و هەرچەندە دوایی لە کۆمنتا قسەی باشم واتە بوو. بەڵام بەرحاڵ ئەو پێوەرانەی کە ئەو کات وتم ئێساش دووبارەیەکەمەوە بەرشەلۆنامانەی نەبوو بۆیە نەگەیشتە قۆناغی 16. یەکەم لە کاتێکی خراپە بەرشەلۆنە کەوتە کۆمەڵێکی قورسەوە کە بە تایبەتیانی بایرن میونخ کێبڕچێت یاکردوە لە دوای شەوەی ئینتەر میلان کە من هەرو کات پێم وابوو بوو چانسی ئینتەر میلان زیاترە. یەکێکی لەو گرفتانەی کە بەرشەلۆنە هەیەی تا ئێساش بەردەوامە نازێن لە دواتراگا بە چ دەرەنجامێ ئەوەیە کە چاویێشتا ناتوانین بیخێنە ڕێزیە و ڕایەنەرانەی کە ئەتوانن شت بۆ تیبیا بۆ فێرقە بکەن، شت بۆ مانایی کە شتی گەورە نەک بردنەوەی جامی شای ئیسپانی و ئەو جامانەی کە هەندێکیانی وەک ڕیاڵ بێتیسیش ئەتوانێت پێی پێبەرێت و بەدەستی بێنێت. بۆیە ئەماوە لە دوای ڕۆشنی میسیشەوە یاریزانێکمان نەبینیوە سەرکردایەتی ئەم تیپە بکات لە نێو یاریگادا حوزوری هەبێ بتوانێت پولی ئەم دۆمینەیە ڕێکخاوە لە کۆتاییە تیمێک دروست بێ کە ڕوحیەتێکی بێ و توانای بردنەوەی لە خەسمە گەورەکانی بێ بە نمونەی ڕیاڵ مەدرید و بایرن میونخ و تا ئینتەر میلانیش. من ئەمەوەکو نوکتەیە وازەکەم دوێنێ کە تەلەفۆن بۆ مەڕوان کردوتم گرافیکەکەم بۆ دروست کە وتی تایتڵەکەی چی بێ، وتم چوو کرانە دەرەوەی گەورەکان لە چامپیۆنز لیگ. وتی بۆ چ گەورەیە دەرکراوە؟ وتم ئەتلێتیکۆ مەدرید. هاندەرانی بەرشەلۆنە لێمان زویر نەبن. قەزدەکەی من لێرەیە ئەوەیە بەرشەلۆنە ئێستا ئەو یانە گەورەیە نەماوە، ئەو یانە گەورەیە بۆ مانایی لە ڕیزی ڕیاڵ مەدرید و بایرن میونخ و مانچستەر سیتی ناوی بێنین، لە ڕیزی پاریس سان ژەرمان ناوی بێنین بۆ ئەو یاریزانانەی ئێستا بەردەستن و ئەو ڕایەنەرێک کە ئێستا سەرپەرشتی و تیپاکە ئەتوانم بڵێم کاتیەوێ بۆەوەی کە ئێمە بڵێن ئەم تیپە دەتوانێت لە داهاتوودا ئەم ئەستێرە لاوانە کە تێکەڵی کردووە لەگەڵ کۆمەڵی ئەستێری بازبوونە تیمێکی لێ دروست کاتوانای کێبڕچێ هەبێت. زۆر باشە. کاکتێنەر دووبارە
سڵاو لێبێ دیارە بەشلۆنە لە قۆناغی قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کرد ئەو تیپەی کە زۆرترین گرێبەستی ئەنجامدا یعنی بە نمونە لیڤاندۆڤسکی، کۆندی، کریستنسن، مارکۆس ئەلۆنسو کۆمەڵە گرێبەست کە بەڕاستی کۆمەڵە گرێبەستی زۆر بوون لە گواستنەوەکانی ڕابردووە، بەڵام بەشلۆنە بەم شێوەیەش نەیتوانی قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنێ. لەمەوە دەست پێ یەکەم بەشلۆنە ئەمە شکست بوو بۆ چاوی نەبڕینی قۆناغی کۆمەڵەکان، ئەمە حیاچوون بوو بۆ چاوی کە نەیتوانی لەم گروپەیە بگاتە قۆناغی 16 بەراورد بەوەی کە بۆ نمونە ئینتەر میلانیش کە ئەم وەرزە هاوشەوەی وەرزی ڕابردووش لە خولی ئیتالی هێندە تیپێکی زۆر بەهێز نەبوو، بەڵام لە چامپیۆنز لیگ بەهێز بوو. ئایا ئەمە شکست بوو بۆ چاوی دەرکرانی لە قۆناغی کۆمەڵەکان؟ خۆی بەدڵنیاییەوە یانەیەکی گەورەی وەکو بەرشەلۆنە لە هەر مەرحەلەیەکە لە هەر قۆناغێکا بدۆڕێ شکستە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دومەوەیە کە لە قۆناغی کۆمەڵەکانی تۆ چامپیۆنز لیگا ماڵاوایی بکەی، تۆ لە ڕووی داراییەوە زەرێکی زۆر زۆرەکەی. ئەنجا ئەم زەرەرە زۆرەوە کات کە تیپەکەت کێشەی بۆ دروست بێت، بە تایبەتی تۆ کە لە هاوینە پارەیەکی زۆر سەرف کردو، تۆ لە هاوینە کۆمەڵێک ممتەلەکاتی یانەکەت فرۆشتووە، قمارێ بە داهاتوی یانەکەەوە کردووە. طبعاً لاپۆرتا قماری بە مستەقبەلی یانەکەەوە کردووە، یاریزانی هێناوە بۆی بەرشەلۆنە خێرا بگەڕێتەوە کێبڕکیەکان. بەڵام زۆرجار تۆپی پێ بەو شێوەیە نییە کە پلانی بۆ دانی، یعنی بەرشەلۆنە کۆمەڵی یاریزانی باشی تۆ کردەوە کە چاوی پلانێکی یاریکردنی هێرشبەری دانا، بەڵامی تر سێرەکەی بەرشەلۆنە تۆ کۆمەڵەیەکی زۆر زۆر بەهێزەوە کە مەجای هەڵەکردنی نەیە، یعنی مەجای هەڵەکردنی زۆر کەم بوو. یعنی من لە سەرەتای پاڵەوانێتەکە وتم هەموو یاری نێوان ئەم کۆمەڵەیە تەنها یاری نێوان ئینتەر میلان و بەرشەلۆنە حساب. بایر میونخ یارەکانی خۆیە باتەوە، ئینتەر میلان و بەرشەلۆنە هەردووکیان لە ڤیکتۆریا پڵچن دەبنەوە. ئەوەی کە لە نێوان یاری ئینتەر و بەرشەلۆنە بەسەرکەوتووی بێتە دەرەوە ئەوە لە بەدووەمەکە سەرکرد. یعنی ئەوە بوو ئەنتەر یاری خۆی لە یاریگای خۆی لە بەرشەلۆنە بردەوە، لە ناو بەرشەلۆنە سەیرەکەی ئەنتەر ئەو تەعادولە سەری لەبەرەوە ئەگەر بکەڕێتەوە بۆەوەی یاری ناو بەرشەلۆنە یعنی وردیتەوە تایە ناو ئیتالیا حەکەم یەک دوو غەڵەتی کرد پێکانی لێرە و لەوێ ئەم شتانە لە تۆپی پێیا ڕوو ئەدەن جاری وایە. چامپیۆنز لیگی ئەم وەرزە هەفتەکان لەسەر یەکە لە ڕابردوو ئەوانە بوو پێکانی ئەراوخۆ و کوندێ و کلاسیک و ئەمان هەمووی بێکەوە، بەڵام بۆ تیپیتر ئەمە ئاساییە. گواردیۆلاش کە یەکەم ساڵ هات بۆ مانچستەر سیتی نەگەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ شتی مهمی نەکرد، یعنی کلۆب کە یەکەم جار هاتە لیڤەرپۆڵ شتی زۆر مهم و گشتی گەورەی نەکرد. شتێکی ئاساییە، بەڵام کێشەکە ئەوەیە لە ڕووی داراییەکەەوە تۆزێک کەم تەعویزەکرێتەوە. خۆی لاپۆرتا قسەکەی زۆر تەواو کەوتی ئێمە پلانێکی باشمان هەیە، پلانێکی پێشخایەنمان هەیە، پرۆژەیەکمان دەڕێیە. قسەکەی زۆر تەواوە، بەڵام غەڵەتەکەی لاپۆرتا لەوەیە کە تۆزێک پەلەی کرد لە پرۆژەکەیە، کۆمەڵێک یاریزانی گرانی هێنا. ئەمە یەک تۆزوای کردو کە هاندەران چاوەڕێی یەکلەکەم وەرزەوە چاوەڕێی نازناوی گەورە. زۆر باشە. لە کاتێکە ئامانجی بەشلۆنە پێم وایە ئامانجی سەرۆکاتی بەشلۆنە یعنی تەنها برنەوەی لالیگا بووە، یعنی ئەمە تەنها بەسە بۆ ئەو هەموو گرێبەستە، یعنی برنەوەی تەنها لالیگا. پێت وایە چاوی ئەگەر لالیگا بێتەوە دەستکەوتە بۆ ڕایەنەرە لەم کاتەیە کە یعنی ماوەیەکی زۆر نییە ڕایەنەراتی وان نزیکەی ساڵ و یەک دوو ڕۆژە، پێم وایە ساڵێک بەر لە ئێستا دوێنێ کومان لە پۆستەکەی دوورخرایەوە، یعنی یەک ساڵە، یعنی ئەم دەستکەوتە برنەوەی لالیگا بۆ چاوی لە ئێستاە بە دڵنیاییەوە بردنەوەی نازناوی ئایتۆ لە تۆپی پێی یانەکانە دوو نازناوی گەورەت هەیە، یەکەمیان چامپیۆنز لیگ، دووەمیان خۆ لە ناوخۆیەکان. بە دڵنیاییەوە بردننی لالیگا لە بەرامبەر ئەم ڕیال مەدریدە لە کۆتایی وەرزەکە نازناوێکی زۆر زۆر گەورابێ. چکم ئێمە ئەبینین ڕیال مەدرید نەک لە لالیگا لە ئەوروپا سەیرەکەیت کە بە ڕیتمی باش و ئەوانە یاریەکە لە وەرزی ڕابردەوە ساڵ و شتێکە زۆر زۆر باش یاریەکە، یعنی ڕاگررتنی زەحمەتە. تۆسە یاریەکەی لایپزیگ مەکە کە پێویستی پێی نەبوو، بەڵام بەگشتی جەنگان لە بەرامبەر ئەم ڕیال مەدریدە کە مانچستەر سیتی و پاریس و چێلسی و لیڤەرپۆڵ پێی دۆڕاون ئاسان نییە. بۆ ڕاهێنەرێکی تازەی وەکو چاوی ساڵێکە هاتووە، فێرێکی ئەنچیلۆتی
15 ساڵە لە بوارەکەی ڕاهێنەریە و یعنی ئەم پەلەپەلەکردەی لە چاوی و دەمانە تۆزێک نەعەدالەتیە. تەنها هۆکار ئەوەیە بەرشەلۆنە لە ڕووی داراییەوە زەرەری کردووە، ئەگینا لە ڕووی وەرزشیە و لەوانەوە ڕۆشتە درەوە لەم گروپەی چامپیۆنز لیگ چۆن لە شتێکی زۆر خراپ نییە، بەڵام کێشەکەوەی لە ڕووی داراییەوە یانەکە توزان دیگەی 50 میلیۆن یۆرۆ زەرەر. زۆر باشە پێشەن پرسیارە لە تۆ بکەم. سەرەتای بەردامەکە کە دەستت پێ کرد وتت یەکێ لەو یانانەی کە نەدەبوو لەم قۆناغە ماڵاوەی کە ماڵاوەی کرد مەبەستت بەرشەلۆنە بوو بۆ نەدەبوو؟ وەڵاهی من هەر لە سەرەتاشەوە لە چەند کەناڵێک تریش ئەوم باس کرد کاک پێشەنگ، یعنی نەگەیشتنی چاوی نەگەیشتنی لای من بە تەسەوری من ڕەنگە تەسەوری کاک پێشەنگ شتێکی تر بێ، تەسەوری چنە عەبدولقادر شتێکی تر بێ، بەڵام بە تێچوونی من پێم وایە شکستی بەشۆنە لەم قۆناغەیە شکستە بۆ تیپەکە، شکستە بۆ چاوی، شکستە بۆ لاپۆرتا، چونکە بەڕاستی بەشۆنە باش خۆی نۆ کردبەوە تقریبەن، یعنی ئەو تیپەی کە یعنی بە بەراورد بەو گروپەی ڕاستە بایرن مونیخی تایە، ئینتەری تایە، بەڵام ئەگە سەیری پێکاتە بکەی پێکاتەی بەشە لە پێکاتی ئینتەر باشترە. ئینتەر ئەم وەرزە دۆخی لە خولی ئیتالیش زۆر ئەکتیڤ نییە، زۆر باش نییە، یعنی من بە تێڕوانی بۆ ئەو دۆخاڵم بەشلۆنە و ئەو ناوە گەورەیە پێم وایە قورس بوو لەم قۆناغەیە ماڵاوایی بکە. ئەمە تێڕوانین بوو، بەڵام منیش ئەمێ پرسیار لە تۆ بکەم بەشێک لە ڕۆژنامە نووسەکان، بەشێک لە شرۆڤەکاران پێیان وایە ئەگەر ئەم گرێبەستانی کە ئێستا بوو دوایش لە کاکتنەرێکەمەوە پرسیارە ئەو گرێبەستانی کە بۆ چاوی کراوە بۆ کومان بکرایە کومان دەستکەوتی باشترە بوو لە چاوی لەم قۆناغەیە، لەسەرەوە ڕاچیەتەوە. هەر ئەمڕۆ هێنریک لارسۆن کە یاریدەدەری پێشی کومان بووە بە لێدوانێ ئەوەی نەشاردەوە کە ئیدارەی بەرشەلۆنە سەپۆرتی تیمی ڕایەنەرانی پێشوویانەکەی نەکردووە بە کومانیشەوە. باش ئەمە کاتێک تۆ ینی شتێکت پێدەن ئەوەی کە شتەکەت پێدا نەیە سەپۆرتت بکە ڕەنگ نییە تۆ بتانی پرۆژێکی جوان وەگەڕخەی وەڕێخەی. بۆیە بڕوام وایە کومانیش بەشی خۆی گرێبەستی بۆ ئەنجام درا، بەڵام زیاتر پەلەکرا وەک لەوەی کە ئێستا بۆ دەرفە دەدرێ بە چاوی بەردەوام بێت لەگەڵ بۆ نمونەمەش یەکێکە لە نەکسەکان کە بەسەرم تیپەدایەت بە تایبەت کە ئەگەر وەرزی ڕابردوو مۆبەڕی نەبوو ئەمەوێت جوان ڕێک جوابیەوە بیتەوە. ئەو گرێبەستانی بۆ چاوی کراوە بۆ کومان بکرایە سەرکەوتۆ بوو کومان. من چاوی ناخەمە ئاستی کومان، چکە بڕوامە کومان ڕایەنەرێکی هێندە گەورەیە لەگەڵ هەر تیپ و تیمێکە ڕایەنەراتی کردبێت توانیوێتی ئەو تیپەلانی کەم ڕێک خاتەوە گەر ئینجازیشی بۆ نێنەی بەسمەوە بۆ کۆمنتانی کە هاتووە لەسەر مەسلەیەوەی ئایا دۆخی چاوی بەرەو کوێ. من بڕوام وایە بەرشەلۆنە چکە چاوی کوڕی خۆیەتی بە کوڕی خۆی ئەزانەوە سەرۆک خۆی ناوێتی باش ڕەنگ نییە وەک ئەوەی کە پەلە لە ڕایەنەرەکانی پێشوویە میانەیە کراوە پەلە لەم بکرێت، ڕەنگە دەرفەتی پێ بدرێلانی کەم تا کۆتایی ئەم وەرزە، بەڵام هەمیشە بیانە گەورەکان کەمتر ئەتوانن چاوەڕوانی ڕایەنەرێک بن کە بەبێ دەستکەوت وەرزەکەیان تەسلیم بکاتەوە. بۆیە ئەگەر وەرزی ڕابردوو دەرفەتێک درابێ بە چاوی بۆ ئەم وەرزە ڕەنگە بێتە کۆتا دەرفەت، ئەگەر چاوی بێنازنا و دەرچێت بڕواموانیە ساڵێکە لە پۆستی ڕایەنەرایەتی بمێنێت. زۆر باشە کاک چێنەر، ئەمێ ئەو پرسیارەش ئاراستەی تۆ بکەم، یعنی بەشێک لە میدیاکاران بەشێک لە هاندەرانی بەشتۆنەش تا ئەندازەیەک پێ هەنوایە ئەو گرێبەستانەی کە بۆ چاوی کراوە ئەو سەپۆرتی چاویە کراوە ئەو سەپۆرتە بۆ کومان هەبوایە، کومان ڕەنگە ئێستا لە قۆناغی شازی چامپیۆنزیگا بوایە، ئەکرێ بڵین وایە ئەخش بەڕەنگە ناکرێت. ئێستا بۆ نمونە گەمن باپیرم نەمردا 2 مامیترم هەبوو بەڕەنگە ئیش ناکرێت. یعنی تۆ بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە کومان یعنی هێنانی جێوی نێگەتیڤ بۆ یانەکە کومان وا، یعنی زۆرێک لەو یاریزانانەی ڕۆشتن پاس دەواکەن کە لە ڕووی کاتی مەشقکردن و ئیدارەدانی کومانە زۆر لە ڕایەنەرەکە، ینی پیانیش باسیە کاکە کومان شتێکی وای لە کاتی مەشقکردنە بۆ ئەگەر لە بیرمان بێ هەموو هینەکەی بوو کە لوکیۆن بێنە لەناو ئاخیر دەقەکانەوە، یعنی جێوێکی لەبار لە تپەکەیان من زۆر جار لە مەسەلەی مۆرینۆیە کە هەرچەندە مەوزوعەکە نابەستەوە، بەڵام لە مۆرینۆی سەردەمی مانچستەرە بە نمونە بووێت. بۆ نمونە هەموو کەسێکی زانی کە مانچستەر کێشەی ئەوانە سەیرەکەی مۆرینۆ لە کۆمپانیەکانە ئەهاتەرەوە
ڕخنەی لە نادەکەی خۆیە ڕخنەی لە مانچستەرە گرت ئەمە هێنانی نێگەتیڤە بۆ سەر یاریدانەکان هێواتیپەکەیە ئەمان نابێ لە ئێستایە تۆ ڕاستە ئەنجامەکان باش دێ بەڵام ڕاهێنن ئەو کەسەیە کە یاریدانەکان ڕووی دەمیانەوە کە ئەیانوێ بتانن ئەو هەموو یاریەک ومان هاتە دەرەوە لە کۆنگرە ڕۆژنامەکە ئێستاش لە بیرمە ئەمە بارودۆخی تیپەکەیە لەمە باشتر ناتوانین یاری بکەین هەر ئەوەیە کە بینیوتان یعنی وای کردبوو کە ئەو تاوەڕی زیاتر لە بەڕۆنە مەکرد ڕاستە کێشەی هەبوو ڕاستە یاریزان نەبوو شتانە هەمووی ڕاستە بەڵام بینیمان کە هەر بۆ زانیاری چێ چاوی کەس فیزیک نییە لە لاپۆرتاوە ئەگەر بیرمان بێت چاوی لە کاتی هەڵبژاردنەکاندا پشتگیری لاپۆرتای نەکرد پشتگیری ڕکابەرەکەی لاپۆرتای بەڵام بە ناچاری لاپۆرتا چاوی هێنا پشتگیریان کرد لە ئێستاشە بە بڕوای من کۆتایی نییە ئێستا بۆ یەک دمەوە بۆ بێنمەوە وەرزی پێی پار بوو یا پێرار بوو لیڤەرپوڵ 96 خاڵی هێن بەدەستهێنانی 96 خاڵ لە پەرلیگا زۆر مهمە بەڵام سەیرەکەی مانچستەر سیتی 97 خاڵی هێنا خاڵێک لەو زیاتر پرێمەر لیگی لیڤەرپوڵ پێ نازناوە ئەمە معنای ئەوە نییە کە لیڤەرپوڵ لاوازە تۆ سەیری چامپیۆنز لیگ مەگە خۆتۆ کەسەی لالیگاکەی کە بەرشەلۆنە 3 خاڵ لە دوای ڕیال مەدریدەوەیە معنای ئەوە نییە کە بەرشەلۆنە زۆر لاوازە و خراپە ڕیال مەدریدا زۆر بەقووەتە نازانم سەوتەکەم وازەحە چکم خشەخشێ لای من دروست کاگەڵی مایک بەکارێن بەس وەلحاڵ ڕاستە بەرشەلۆنە لە ئێستایە کۆمەڵی کێشەی هەیە بەڵام لەوە چێشتەکان کاتی بێ لەوە تا کۆتایی وەرزەکە تاباتەکە بگۆڕێ زۆر باشە کاک چێنەر پێشم وێلاتەوە پێش ئەوی بێمە ستادیۆوە دیارە ڕێکلامەکە ئەگەر پرسیارەکان وەڵامەکان کورتیشەکەم وە لەمە دووە زۆر باشە دەنگ زۆر وازەحە و زۆر باشێتە لای ئێمە پێشەوەی بێمە ستۆدیۆ دیارە ڕێکلامێکمان بۆ بەرنامە کردبوو یەکێک لە هاوڕەکانم دیارە زۆر سەرنجی ڤیدۆکانی تۆ یاوە باسی دەوە کرد ئەیوت کاک چێنەر لە سەرەتای وەرزەوە زۆر سەپۆرتی بەشلۆنەی کردووە بەشلۆنە بۆ نمونە لە یاریە بۆ یاریە 4 گۆڵەکە 5 گۆڵەکە ئەوە نە گۆڵەکە بەڵام دواتر دوای کلاسیکۆ و دوای شکستی بەرامبەر بایرن تۆزێک هاڵێ بایاوەتەوە شتیوە چۆن ئەم جوابی ئەم برادراییتەوە خۆی من قەت هینم لەگەڵ ئەوەیان نییە یعنی من حەزم لەوە نییە تۆ پێشوەختە بڕیان لەسەر شتێک بی ئیتر بڵی کە ئەسە بۆ نمونە من لای من ئەڵێم پێشبینی وەک پێشبینیەکەی کە چاوی ڕاهێنەرێکی باش گەورە نییە بۆ نمونە دوای سێرەکەی پاش ماوەیەک چاوی باشە ئیتر نابێت تۆ لەبەرەوەی پێشبینیەکەی خۆ دوایە تۆ دانیشی بە تفەنگێکەوە بۆ چاوی و هەرکە یاریەک تەعادل بوو بڵێ ئەها من نەموت تۆ ئیشی میدیا ئەوەیە لەگەڵ واقعی یاریەکان و لەگەڵ بارودۆخی تیپەکەی هەڵسەنگاندنگا با بکەڕێنەوە سەر یاریەکانی ئەم وەرزە یعنی زۆربەی زۆری یاریەکانی بەرشەلۆنە باش یاری کردووە ئەنجامی گەوری بەدەزێنەوە بەڵام لە یاریەکە تۆ کاردانەوەی بۆ نمونە یاری ناو بایر میونخ چی یانەیەک جارێکی کەس ئەمە ئەڵێمەوە چی یانەیەک ئەتوانێ پرسیار لە هەردووتانەکەم ئەتوانێ بچێتە ناو بایر میونخەوە جێمی یەکەم ئەوەی کە بایرن بەرشەلۆنە بە بایرنێکی چی ئەتوانێ ئەو کات بەس پرسیار لە ئێوەکەم باوەڕم پێ بکە ڕیال مەدریدیش لە ماوەی لە 2008ەوە هەتا ئەم دەقەیە هیچ یانەیەک نەبووە بچێتە ناو بایر میونخەوە لە جێمی یەکەمە دەشود لێبا بۆ ناو گۆڵی بایر میونخ جێمی یەکەمە ناڵم هەموو یاری لە جێمی یەکەمە ئەو بە داتای ئۆپتا هەیە ئەوە ئەکات چاوی ئەوەیان کردووە بەڵامی تر تۆ تۆپی پێ وردەکاریە لیڤاندۆڤسکی باشترین گۆڵکاری چەند ساڵی ڕابردوو سەرەکەی کۆمەڵە گۆڵی ئاسانە فەوتێنێ پێدری فەوتێنێ لە جێمی دووەمە ناڵێم چاویش هەڵی هەیە لە یاری ئێستا یەمە خزمەتە لە یاری ناوی چییە بایر میونخە چاوی هەڵی هەیە کە بێڵی بەرگری بەرز بە لە بەرامبەرمانەیە یاری پێکە هەڵی هەیە بەس ناکرێت تۆ هەموو شتەکان بسڕیتەوە بڵێ کاک چێنەر بۆ خۆشت لە یاریەکانی پێنجشەمە نایەت ئەمە پامێکە بۆ ئەندرانی بەرشەلۆنە کە سێری و پاڵۆنێتیە نەکرد من هەر لە ئەوڵی وەرزەکەەوە لە ئەوڵی وەرزەکەەوە وتومە ئەوروپا لیگ زۆر ناخ ئەمە یەکەم یعنی پێش ئەوەی یەک یاری بکرێ وتوم ئەوروپا لیگ چکم لە ساڵانی ڕابردووە ئەنتەر میلانم بینیوە کاتێت ئەوروپا لیگەوە چەند ناخۆشە یاریەکەی پێنجشەمە یاریەکەی یەکشەمە دواییتەوە لە یعنی لە دەوریشە دەستدەی زۆر قورسە
ئەمەم گوتووە هەروەها قسەیەکی دریشم کردووە وتومە ئەوروپا لیگ تیپی دۆڕاوەکانە بەڵام ئەوانەی کە لە چامپیۆنز لیگەوە دێن ئەگەر تیپێک وەرزی ڕابردوو خراپ بوو بێ چوو بێت ئەوروپا لیگ لەوانەیە وەرزە زۆر بەقوت بێ وەکو ئارسینال وەکو مانچستەر یونایتد یعنی ئەمانە ئێستا خراپ نین ئەمە باجی وەرزی ڕابردووە دەن بەڵام یوڤانتۆس و ئەتلەتیکۆ مەدرید و بەرشەلۆنە ئەنجامی خراپی چامپیۆنز لیگ بردوونی بە ئەوروپا لیگ یعنی ئەم دوو حساباتە هەیە. زۆر باشە پێشەن یەکێک لە کۆمنتەکان باز لەوە ئەکا ئایا هێنانی چاوی کارێکی هەڵ نەبووە لایەن بەرپرسانی یاری بەرشلۆنەوە بە تایبەت کە بۆ نمونە باز لەوە کرێ زیدان ماوەیەک یاریدەری ئەنچلۆتی و پاشان بوو بە ڕایەنەری ڕیال و پاش 6 مانگ نازناوی چامپیۆنزێکی بۆتی بەبرد ینی بۆ نمونە ینی چەندین ڕایەنەری تر هەبوو کە لە سەرتاوکو یاری دەردەسی پێکرەوە لایەنی بچووکە دەستیۆکرە بەڵام ڕاستە مدەیەکی زۆر ڕایەنەری سەدی قەتەری بوو بەڵام ڕاستە خۆ هاتە ئەوروپا و گرێ بەسی لەگەڵ بەرشلۆنەوە کرد ئەمە هەڵە نەبوو من وتم خۆزگە چاوی کە پێشوەخت ئەو هەواڵانە بڵاوە بۆ زۆر کات لە لێدوانەکانی یایوت پەلە ناکەم لە وەرگرتنی ڕایەنراتی بەرشلۆنە خۆزگە پەلەی نەکردار وەک پێشووتری ژوتومە بڕوام وایە ئەو فشاری کە یانەکە بۆ نوێکردنەوەی تەواوی تیمەکە دەستی پێکرد بوو بێتە بەشێک لەوەی کە چاویش ناچارکە بۆی کە بێتە ناو پرۆژەکەەوە بەڵام چۆناهی نەک بە خوێندنەوەیکی واقعی و دروست بڕوام وایانەکە ئەوەندەی چاوی لەوە بۆ بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ئەم ڕایەنەرە سەرکەوتوو بێ ئەوەندە خوێندنەوەی بەوە نەکردووە کە ئایا ئەم ڕایەنەرە چەند نەتوانێت لەگەڵ تیمەکە سەرکەوتوو بێ ئەوەی کاشی بینین ئەوەی کە تۆ باست کرد دایمەن ئێستا ڕەوڵ ئەمڕۆ لە تازەترین لێدوانە پێشنیازی وەرگرتنی ڕایەنراتی شالگەڵمانی بۆ کراوەڵێ هێشتا ئامادە نیم بۆ ئەوەی ڕایەنرایەتی پیشەگەرانە دەست پێ بکەم لانی کەم 4 ساڵە لەگەڵ کاستیان بەرداوامە بم لەگەڵ کاسیا تا و کاتەیە زانم دەتوانم چی بکەم ئەو کات ئامانجم ڕەنگە دووبارەکردنەوەی وەزمونە بێت کە زینەدین زیدان لەگەڵ ڕیال مەدریددا بەدەستێناوە ئەوەی کە پێشتر زیدان لەگەڵ ئەنچیلۆتیە لە ڕیال مەدرید پێیان تێپەڕیەوە ئەو یاری دەدەر دواتر وەک ڕایەنەر دەبوو چاوی لانی کەمە مەزمونانە تاقیب بکاتەوە بۆی ڕایەنەرێکی پێگەیشتووی لێ دەرچێ و تێگەیشتووی لێ دەرچێ تاوەکو بتوانێت ئەو قورسایە گەورەی کە لەسەر تیپێکی وەک بەرشەلۆنە دروست دەبێت چ لە ڕووی عالامیەوە چ لە ڕووی هاندەرەکەی نەک لە سەراسی ئیسپانیا لەسەر ئاسی تەواوی گیان بتوانێت قبول کات چکە وەکوتم ئێستا نەبرنەوەی لالیگاش دەبێتە نەکسەیەکی تر ئەگەر چاوی نەتوانێت بەدەستی بێنێت هەموو خاڵێک هەموو شکستێک دەبێتە نەکسەیەک بە ناوچوانی چاویەوە کە ڕەنگە هۆکارەکەشی بەیەزی بەرامبەرەکانی بێەوەی کە کاکچێ نەروتی ڕەنگە بەرشەلۆنە وەرزێکی باش بەڕێ بکە بەڵام لە بەرامبەر ڕیال مەدرید نەتوانێت ئەوە بەرێتەوە کە تمۆحێتی و ئامانج زۆر باشە کاکچێنەر ئەم پرسیارە لە تۆش پێیوەستەکەم بە کۆمنتێکەوە کە باز لەوە ئاکاڵێت دوورخستنەوەی ئینریکی کارێکی هەڵە بۆ لەلایەن بەرپرسانی یانەی بەشلۆنەوە ئەی بەستمەوە بۆی کە ئایا دوورخستنەوەی ئینریشی ئەگەڕینەوە بۆ سەردەمە حەزەکەم بگەڕێمەوە بۆ سەردەمە ئینریشی هەڵە بوو لەلایەن بەشلۆنە دوورخرایەوە و ئایا پرسیاری دووەم چاوی زوو نەبوو بۆی ئەرچی ڕایەنرایەتیی گەوری وەکو بەشلۆنە وەربگرێ وڵای ئێنریکی ئەوەنە دووریان خستینەوانێ گەڕانی یانینەوە بۆ سەردەمی کۆن ئێنریکی با جاری خەریکی ئیسپانیا ئێوە کاسی عالم بنێ یعنی جاری وایە 10 ساڵەمان بنەوە دۆ بەڵام وەلحاڵ ئەنجامەکانی ئەو کاتی 2015 پێمان هەڵێ کە ئێنریکی لەگەڵ بەرشەلۆنە چی کرد و چۆن نازناوێکی گەورەی بردەوە دوایین ڕایەنەرەکە چامپیۆنز لیگی بۆ بردن بەڵام وەلحاڵ لە ئێستایە بۆ چاوی کە ئایا زووە یان درەنگە بەڕاستی من پێش لە کاتی هاتنی چاویە ئەو پرسیارم لە خۆم کرد ئەوەی کە ئەگەر بەرشەلۆنە بیەوێ بەو سیستەم و بەو شێوازەی خۆی یاری بکە کاک گۆران هیچ کەسێک لە چاوی شارەزاتر نییە لەمە هیچ کەسێک لە چاوی لەوە شارەزاتر نییە لە سەردەمی ڤانگالەوە دواتر بابێ بۆ ڕیکارد و دواتر بۆ گواردیۆلا و پاشان خۆی جێبەجێ کردو و یعنی لویس گارسیا من لە کەناڵ ESPN ماوەیەک لەمەوە پێش گوێم لێگرت ئەیو لە کاتی یاریکردنە کە خۆمان ئەیوت هیچ یاریزانێکمان نەبوو ئەوەندەی چاوی زیرەک بێ ئاگای لە خولەکانی تر بوو ئاگای لە ناوی یاریزان ئەیکە کەسێکی عەبقەری بوو هەم لە ناو یاریگا و هەم لە دەرەوەی یاریگا من هەستەکەم کێشەکە شخصی چاوی نییە
کێشەکە زیاتر سیستەمەکەیە کاک گۆران یعنی بۆ نمونە ئەم شێوازەی کە بەرشەلۆنە یاری پێ هەندێکەڵەن کێشەکە ڕۆشنی مێسیە خۆی بە بێگومان بەشێکی زۆری تەواوە بەڵام ئەم سیستەمەی کە بەرشەلۆنە یاری پێەکە یعنی چوونە پێشەوە بە زۆرترین عەدەد ئەمەی کە پێڵێن هێڵی بەرگری بەرز لە تیپە بەقوتەکانی ئەوروپای کێوکەوە یاریەکە لیڤەرپۆڵ مانچستەر سیتی بایر میونخ ئەم سیانە هێڵی بەرگریان یەتە ئەو دوو ناوەڕاستی ساحەوە زەختێکی زۆرە لێکرد ڕاست اینجا کاتێک بەرشەلۆنە بەرامبەر بە تیپیژی بامناوەند و یا لاواز یاریەکە ئەی خاتە ناو ساحەی خۆیەوە بە ئیسراحەت پاساتەکە گۆڵی لێکە هەلی گۆڵ لێسە دروستەکە سێرەکی 4 لەمەکە 3 لەوەکە 4 لەوەکە بەڵام کاتێک ڕوبەڕووی یانەیەکە بێتەوە کە ئەمسەر و ئەوسەری پێەکە بە سەریعی هاوشێوەی بایر میونخ و ریال مەدرید و ئەنتەر میلان بەقووەتە و یەنە پێشەوە زەختی لێکەن بەرشەلۆنە تووشی کێشا بێ بۆ لەبەروی دیفاعەکانی سەی مانچستەر سیتیکە گواردیۆلا بە واڵکەرە لێ تۆ نابێت دابەزی بیتەوە ناوەڕاست لەبەروی ڕێگری لە مرتەدە بکەین ئەزانەیە مرتەدە کێشەیە سەیرەکەی ڕۆبن دیازی هەیە ستۆنس و ئاکێ و کۆمەڵە دیفاعی ئاکانجی هێناوە ئەمانە بۆی بتوانن ڕێگری لە مرتەدە بکەن لیڤەرپۆڵ بۆ ڤاندایک بۆ باشەی خۆیەوە 3-4 هەفتە جارێک سێرەکەی لیڤەرپۆڵ ئەدۆڕێت کێشەی بۆ دروستە بێ بایر میونخ بە مرتەدە گۆڵی دەکەن لەبەرەوە هێنانە پێشەوەی دیفاعی بەرز ئەمەی کە لە پێشەوە تۆ ئەیکەی ئەگەر بێت و زوو گۆڵ لە فیرقانەکەی هەلی گۆڵی زۆر دروست دەکەی بە مرتەدە تیپی بە قۆت گۆڵە لێکات لەبەرەوە لە حاڵەتێکە چاوی ئەوان هەڵەکەیان لە چیا بوو کوندێ و ئەراوخۆ لە دڵی بەرگری سەریعن عیبی نییە ئەیانتوانی ئەتوانن بگەڕێنەوە بەڵام تاکدیفاعەکانیان هەڵە کرد ئەبوو دوو تاکدیفاعی سوپەری زۆر باش بێنن بۆ ئەوەی ڕێ لە مرتەدە بگرن بۆ نمونە کێ یعنی تۆ بە بێلەرین و بە سێرجی ڕۆبەرتۆ و بەمانە تاکدیفاعی پێ ناکرێت بە ئەلۆنسۆ لە چێلسی کێشەی ئەوە بوو کە دیفاعی باش نییە ئەمان هێنانە کردوانە بە متەئەخیر لەبەر ئەوە ئەم سیستەمی یاریکردنەی بەرشەلۆنە یا ئەبێ هەڵسەنگاندنێکی تەواوی بۆ بکەن یا ئەبێ ئێستا ریال مەدرید کاکە بە گەورەی خۆی و بە ریال مەدرید و بۆ هەرایە کاتێک ڕوبەڕووی هەندێکی بەبێتەوە دیفاعی یاریە مشکلەی نییە مرتەدە یاریەکە بەڵام بەرشەلۆنە مرتەدەی نییە دیفاعی نییە هەتاکو ئەم سیستەمە بۆ تیپەکە زیانەکەن ئەو پرسیارە دروستە بێت لە پێشەوە میسیە کردیەوەکو جاران شتی سەیرە بۆ بکە بە مرتەدەش تیپی تر گۆڵە دێکە لەبەرەوە سیستەمەکەی زیاتر وەک لەوەی چاوی بێ باشە حکوومەتێکی خۆش هاتووە لە ئەم ساڵ ڕۆناڵدۆ لە ئێوروپا لیگە گەورەکانی چوون بۆ لای ڕۆناڵدۆ ئەوەش ئاسایی دەکەین بەڵام نەوەکو دوای ڕۆناڵدۆ بەجێ بێت لە مانگی یەکا بێتەوە چامپیۆنز لیگ ئێمەش بەختمان نییە ئەمساڵ ئارسناڵ باشە وەزعی ئەوەتە دنیای گەورە چوو بۆ ئێوروپا لیگ ها ڕاستەکەی بەڵام سەیری کرد باخەتر لەوانی تر نەکەین دۆڕاوەکانی چامپیۆنز لیگ سەرکەوتون بۆ پاشکۆی ئەوروپا لیگ هێشتا نەگەشتونەتە ئەوروپا لیگ ها کاک گۆران هێشتا نەگەیشتون بۆ نمونە ئەگەر مانچستەر لە سۆسیداد نەباتەوە لە پاشکۆی ڕوبەڕووی بەخۆتەکانە بێتەوە بۆ نمونە چیکە ڕۆما لەوانەیە ڕوبەڕوویان بێتەوە لەبەرەوە هەروە ئاسان نییە ئارسیناڵ ئەبێ یەکەمی گروپەکەی گرتووە کێشەی نییە زۆر باشە دەست خۆش پێشنگ بەم پرسیارە کۆتایی بە بەشلۆنایان چکە کاتمان زۆر یەکێ لە بێگوماشانی و یەکێ لە کۆمنتەکان کۆمنت زۆر هاتووە ئەوەی کە بتوانم هاتنی لیڤاندۆفسکی بۆ بەشلۆنە هەنی لیڤاندۆفسکی هەڵی کرد هاتە بەشلۆنە لیڤاندۆفسکی هاي مامیشە و تۆمانە هەندێ یاریزان بە تایبەت یاریزانەکانی ڕیال کە ئاڕۆن لە پڕنازناوی ئاڕۆن لیڤاندۆفسکی ژەتوانین بڵین بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ بایر میونخە نازناوی ناوخۆیی ئەڵمانیای زۆر بردبووەوە بە چامپیۆنز لیگیش گەیشتە بوو بۆیە ئاساییە لە کۆتا ساتەکانی پیشەگەریە یاریزانە تۆمۆحیەوەیە بێ یاری بۆیانێکی گەورەی وەک بەرشەلۆنە بکات واتە ئەمە ئەزمونێکی نوێ بۆ لیڤاندۆفسکی وە لە پاڵەمەشە ئێمە ئەبێت تۆزێ بە ویژدان بین ئەو قورسایی کە لیڤاندۆفسکی بڕیارە لە بەرشەلۆنە هەڵیگری هەڵیگرتووە بە تۆمارکردنی گۆڵ بێ بە یارمەتیدانی تیمەکە بێ بەڵام ڕەنگە گرفتی هەرە سەرەکی بەرشەلۆنە لێسایەوە ئەوە نەبێت کە گۆڵ ناکە بەڵکوەوەیە کە گۆڵی لەسەر تۆمارە کرد بۆیە لیڤاندۆفسکیە توان بڵێم سەفقەیەکی باش بووە
هەرچەندە لە کۆتاییەکانی ئیتر ئەوەنیاڵێ لە پیربوونایە بەڵام تاکووەم دەقەیە ینی هێرشبەرێکی چاوەڕێ لێ دەکرێەوەی بۆ بەرشەلۆنە ئەنجام داوە بە تۆمارکردنی بۆ زۆر باشە دەستخۆش کاک تێنەر بە شۆنە بەجێ ئەڵم هەر لە لیڤاندۆڤسکی بەیەکشت بڵێ فەرموو بە دڵنیاییەوە بەرشەلۆنە قازانجی کرد لە هێنانی لیڤاندۆڤسکی بەس ئەکرێ بڵێن لیڤاندۆڤسکی خۆی زەرەری کردووە لەوەی کە لە چامپیۆنز لیگ یاری نەکات و کێبڕکەی باڵۆندۆر کە خۆی وتی لە بەرشەلۆنە نزیکترە لەوەی باڵۆندۆر بەری وەکو لە بایر میونخ بەڵام لەوە ناچێت دەست خۆش زۆر دروستە تا 100% هاوڕام کاک چێنەر هەر لە ئیسپانیا مێنمەوە ئەتلتیکۆ مەدرید ماوەیەکی زۆرە من بۆ خۆم پێم وایە یعنی بەڕاستی سیمۆنی کۆتایی پێاتۆ لەگەڵ یانی ئەتلتیکۆ مەدرید ئەبوو سیمۆنی چەند وەرزێک لەمەوبەر ینی ڕایەندەرایەتی یانی ئەتلتیکۆی جێبێڵا ینی ئەو بەڕاستی ئەو شێوازە یاریکردنە ناخۆشەی کە یاری پێیەکە ینی تۆ بەرگریەکی سڕف یاریەکەی بەڵام گۆڵیشت لەسەر تۆمارێکرێ بەردەوامی یعنی لە گروپێکای کە گروپەکەت زۆر قورس نییە کل و بروجە پۆرتۆیە ینی بە ریڤەرکوزنە تیپی زۆر گەورە و ئەنیقیتیان نییە تا بڵێ وەڵام من ناتوانم سەرکەوتن تۆمار بکەم نەگەیشتنی ئەتلتیکۆ بە قۆناغی داهاتووە گەڕێنیتەوە بۆچی خۆی قسەیەک هەیە لە لای هاندرانی ئەتلەتیکۆ ئەوەیە کە ئەوان تیپەکەیان ئەوەندە بەهێز نەبوو گەورە نەبوو سیمیۆنی بەقوەتی کرد بەهێزی کرد گەورەی کردووە نازناوی بۆ بردن سیرەکەی لیگای بۆ بردن سیرەکەی گەیشتنە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەوروپا لیگی بۆ بردن ئیتر ئەوان هەر لەوەی ئاژین کە ئیتر ئەمە بۆ ئەوان زۆرە یعنی هێشتا نایانەوێ یعنی لەو مەرحەلەی پێی گەیشتوون کێشەیان نییە ئەتلتیکۆ ماوەیەک چووە لووتکە زۆر بەخۆ بوو بەڵام زۆر نامێت ئێستا تۆ جگە لە بەیانە باشەکانی ئیسپانیا بەڵام سیرەکەی لە یاریگای خۆیان بەرامبەر بە لیڤەرکوزنێک کە لە بۆندسلیگای کێشەی هێزەکەی دیفاعی یاریەکە یعنی سیرەکەی بۆ نمونە گۆڵی پێویستە ئەچێ دقەی 88 هێرش بەرێنێتە ناوە ڕاستە ئێمە لێرەوە لە سیمیۆنی و لە ئەتلتیکۆ مەدرید بێزار بووین بەڵام هاندرانی ئەتلتیکۆ مەدرید وایە نایبینن یعنی تیپەکانی بەقووت کردووە بەهێز کردووە ئێستا بۆ نمونە یەکێک لەو ڕاهێنەرانی کە زۆرترین موچەی هەیە لە دنیای تۆپی پێیا سیمیۆنیە لەبەرەوە هەم ئیدارەی ئەدیانەکە هەم هاندران بەو ڕاهێنەر رازین ئیتر لەبەرەوە ئێمە لێرەوە هیچمان پێ ناکرێت بەڕاستی بێزارکەرە بەڕاستی ناخۆشە بەڕاستی تۆ بۆ لالیگا ناخۆشە کە تۆ تیپێک کێبڕکەی بڵێ ئەمە کێبڕکەی نازناوەکە بەڵام سەرەکەی لە چامپیۆنز لیگە لە خۆناغی کۆمەڵەکان ماڵاوی بکە ئێمە لە ساڵانی ڕابردووە بینیمان لە لالیگا بەردەوام لە چامپیۆنز لیگ و لە ئەوروپا لیگا کێبڕکەی کردووە بەڵام ئیتر لە ئێستایا وردە یانەکانی تری لالیگا یەنە دواوە تۆ سیرەکەی من هەر شۆک بووم ئەم هەفتەیەکە سیرەکە مونائیمری ڤیاڕیال بەجێڵەیە بۆ ئەستۆن ڤیلا یعنی ئەم شتانە کە ئەبینی وردە هەستەکەی لالیگا یەکە دواوە ڕیال مەدرید و بەرشەلۆنا خۆیان گرتووە پارەیەکی باشیانەیە یان ئەتوانن بەو ناوە گەوریان بمێنەوە بە زیانەکانی تر کێشی گەوریانەیە زۆر باشە دەستخۆش پێشنگ تۆ ینی نەگەیشتنی ئەتلتیکۆ بۆچی گەڕیتەوە ئەتلتیکۆ بەردەوام تیپێکی ڕکابەر بووە بەردەوام لە خولی ئیسپانی ڕکابەری لەم چەند ساڵی دواییە نازناوی بردووە بۆ نمونە ڕکابەر بووە گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام یعنی سیمۆنی پێدوانیە کۆتایی پێاتۆ لەگەڵ ئەتلتیکۆ لە قاڵب دراوە ئەوەی کە کاکچێنەر وتی تەواو چۆن ئەتلتیکۆ تۆمۆ هێرەوەندەیە ئەتلتیکۆ بە دوای دەرفەتێک ئاگەڕێ بەرشەلۆنە و ڕیال مەدرید لە قەیرانێکا بنەم هەلەکە بخۆزێتەوە نازناو بەرێ ئەتلتیکۆ لەلایەن سەرۆکاتیانەکەەوە هەرەوەندە سەپۆرتەکرێ و هەرەوەندەشی لە بەرامبەرابێ لێ داواکەیت ینی بۆ نمونە تۆ گەر ڕیال مەدرید و ئەتلتیکۆ مەدرید کە دوی گرێبەستیش بۆ ئەنجام درا ئەخر گرێبەستەکان ناگاتە و گرێبەستانی کە جۆفلێکس گەورەترین گرێبەستی مێژووی ئێستاشی لەسەر بێ وڵی زۆر وڵی ئەو پرسیار لە کاکچێنەری شەکەم بەس من پێم وایە خەتای شێوازی سیمۆنیە ئەوەیە کەوتم ئەتلتیکۆ مەدرید لە قاڵب دراوە واتە ئەم سیمۆنی پشتە سوورە دوێنێ لە لەدوانە کاڵێ تاوکات هیچ چامپیۆنز لیگ نەبەمەوە ئەتلتیکۆ مەدرید جێ نایاڵم کەواتە ئەمە سەپۆرتێکی هەیە لەلایەن سەرۆکاتیانەکەەوە کە پشتە سوورە بۆی بەم سیستەمە بەردەوام بێ لە یاریکردن و تۆمۆحیەوەشیە نازناوی چامپیۆنز لیگ بەرێ ئیتر بە چانسە بە شێوازی بەرگریە بارچیەکە ئاساییە هەر ڕایەنەرێک ممارەسەی ئەو تەکتیکە بکە کە ڕنگدانەوەی خۆیەتی چکە پێی وایە بەوە دەتوانێت سەرکەوتوو بێ ئەتلتیکۆ مەدرید ڕنگ نییە لەمە ئەوەندە زەرەری کردبێ یانەکانی لانی کەم بەگیر هێناوە
لانی کەم یانە گەورەکانی وەک ڕیال مەدرید و بەرشەلۆنە بە ئەنجامی زۆر قورس لە میانیان نەبردوێتەوە. ینی تۆگەر نمونەی دوو چامپیۆنز لیگ و دوو یاری کۆتایی بێنیتەوە ڕیال مەدرید لە کۆتا ساتەکان نایتوانی ئەنجامەکە بە شێوەیەک لە شێوەکان هەڵگەڕێنێتەوە کە ڕیال مەدرید پیاویەویشەیە کە بەرامبەر پاریس کردوێتی مانستی کردوێتی هەتا دوایی. بۆیە قسەکەی من لەسەرەوەی ئەتلەتیکۆ ئەوە داوا لە سیمۆنیەکرێک ئێستایکە واتە تۆمۆحێکی ئەوەندە گەورەی نییە میانێ وەکو ڕیال مەدرید چاوەڕی نازناوی لێ بکرێ وەکو بەرشەلۆنە چاوەڕی نازناوی لێ بکرێ وەکو لیڤەرپول وەکو بایر میونخ وەکو هەموو ئەویانانەی کە هاندەران و سەرۆکایەتی بە دوایەوە نازناو بچن. زۆر باشە کاک چێنەر زۆر جار ئەمە پرسیارێکی گشتی زۆر جار یعنی یاریزانە بێتە قوربانی شێواز یاریکردنی خراپی ڕاهێنەر یعنی لە نمونەی بۆ نمونە جواو فلێکس کە لە نمونەی بۆ نمونە ڕیکاردۆ کاکا هاتە یانی ڕیال مەدرید لەژێر سەرپەرشتی مۆرینۆ نەیتوانی لەو ئەجواایە خۆی بسەلمێنێ وەکو پێویست یعنی نەیتوانی ها هەندێک یاریزانە بێتە قوربانی شێوازی ڕاهێنەر هەندێک ڕاهێنەریش بێتە خێروبەرەکەت بۆ شێوازی یاریزانە ئێستا من پێم وایە ئیلیکای گۆندۆگان لە یانەی مانچستەر سیتی لەژێر سەرپەرشتی هەر ڕاهێنەرێک تریاری کردایە ڕەنگە یاریزانێکی سەرەکی پێکاتەی تیپی گەورە نەبوایە ئەنی گواردیۆلا کردوێتی بەو یاریزانە گەورەیە ئێستا هەرچەندە دۆرتموندیش یاریزانێکی باش بوو. چی ئەڵی لەسەر ئەمە یعنی بۆ نمونە هەندێک یاریزانی ئەتلەتیکۆ هەیە کە بەڕاستی بە شێوازی یعنی باز لەوە شەکەی لە ڕێگەیانەکانەوە خۆت زۆر نزیکی ئەڵێ یعنی هەندێک لە یاریزانەکان لە دوای یاریەکان نەڕازایی دەرەبڕن لەو شێواز یاریکردنەی سیمۆنی بە دڵنیاییەوە بە شێوەیەکی گشتی بەبێ لە سیمۆنی هەچی دیفاع لە ژێر دەستی ئەو ڕاهێنەرانی کە دیفاعی یاریەکەن کێشەی نییە بەڵام هجووم لە ژێر دەستی ئەوانە ئەناڵێنێ بۆ نمونە هەموو هێرشبەرەکانی ئەتلەتیکۆ مەدرید لە ناوەڕاستی ساحەی خۆیانە ئەبێ بگەڕێنەوە دیفاعی بکەن تۆپیان وەرگرت ئەبێ 6-7 مەتر ڕاکەن بۆی هێرشە بەرن هێرشەکە دوایی نەبوو دیسان ڕاکەرەوە بۆ دیفاعی بەڵام ئەگەر تۆ هێرشبەربی لە ژێر دەستی گواردیۆلایە بەردەوام تۆپ لە چواردەوری تۆ ناوچەی سزایە تۆ پێویست ناکە پێویستەکە جوڵی 3-4 مەتری بکەیت تۆ وەرگری پاسات بکەیت بەڵام پێویست ناکە 7-8 مەتر بگەڕێتەوە بۆ دیفاعیکردن لەوانەیە لە یاریەکە جارێک دوو جار بکەیت بەڵام ئەگەر بێت و تۆ یاریزانی کۆنتیبی یان سیمیۆنی یان ئەلیگری ئەمانە ئەگەر تۆ هێرشبەر بێ بگەڕێتەوە بۆ دیفاعی بەدڵنیاییەوە تۆ 120 ملیۆن زیاتری یاوە بە جواو فلیکس ئەبێ نزیک بێ ناوچەی سزاوە ئەبێ گۆڵە بۆ بکە ئەبێ هەلی گۆڵی بۆ دروستکەی تۆ ئەگەر کڕیوتە بۆ دیفاعکردن دیفاعێک بکڕیاو لە جێو یاری بکرێەوە 50 ملیۆن لەبەرەوە بەدڵنیاییەوە جواو فلیکس هەموو جارە ناڕەحەتی خۆی دەربڕیەوە بەڵامی تر لەوێ گرێبەستێکی درێژخانیەوە بە حساب قسە لەسەر ئەوە زۆرە کە مانچستەر بچێکە لەو یانانەی کە چاودێریەکە خۆشی ئێوێ بڕوات بەس بە دڵنیاییەوە ناخۆشە کە تۆ هێرشبەر بیت و لە لای سیمیۆنی یاری بکەی. زۆر باشە کاک چێنەر پێشەوەی بچمە سەر یۆڤانتۆس و ماڵاوایکردنی یەکێکتر لە یانەی تاالەکان کە یانەی سیمیلانەوە دیارە هەلی گەیشتنی بە قۆناغی داهاتوو لە دەستی خۆی تا ئەندازەیەکی زۆر ئەگەر لە سالزبۆرگ بێتەوە میلان لەژێر سەرپەرشتی پیۆلی میلانێکی زۆر جوانە بینین میلانێکە بینین کە بەڕاستی شێوازی یاریکردنی زۆر خۆشە چێژبەخشە شێوازێکی زۆر جوان یاریەکە پیۆلی یعنی یەکێک لەو ڕایەنەرانی کە توانی وێتی جەدەستی خۆی بەسەر ئەو میلانەی کە بەڕاستی داڕما بوو جارێکتر بتوانێت بێنێتەوە سکۆدیتۆ بێتەوە بتوانێت بێتەوە چامپیۆنز لیگ وەرزی ڕابردوو لەگەڵ لیڤەرپوڵ دو یاری زۆر جوانی پێشکەش کرد پیۆلی بەڵام دوجار بە ئەنجام دۆڕا ئەم وەزەش لە چامپیۆنز لیگ بەڕاستی ئەم ئاستی بەرز پێشکەشەکان میلان پێ دوایە بگاتە قۆناغی داهاتوو بەدڵنیاییەوە میلان تەنها پێویستی هەڵە لەبم تەنها پێویستی بەوەیە نەدۆڕێ لە یاریگای خۆیان لەبەر سالزبۆرگ بۆ ئەوەی کە بگاتە قۆناغی داهاتوو یعنی میلانی چێکە لەو یانانەی کە پێویستەکان لە ئەوروپایە متابعی بکەی سەیری بکەی بۆی تێبگەی لە بارودۆخ یعنی هەر بەڕێوەبردننی تیپ هەر ئەوە نییە تۆ یاریزانی گران بکڕیت و نازنای پێبەریت یعنی زۆرێک لە ڕاهێنەرەکان ئەگەر یاریزانی گرانیان بۆ بکری لەوانەیە نازناو ببەرنەوە بەڵام ئەمەی میلان جیاوازە یعنی میلان یاریزانی ئاسایی ئەکرێت یاریزانی ئاسایی نەش بیگرە هەیەی سیرەکەی ئاستی بەرزیان پێ پێشکەشەکە یعنی بۆ نمونە ئۆلیڤەر ژیرو یان ئۆریگی ئەمانە کۆتاییان هاتبوو ئیبراهیمۆڤیچ مەزانی ساڵ شتێکە هەر یاری نەکردو بۆی پێکانەوە کاورە بەڵام سەرەکەی میسیاس یان پۆگیبا یان زۆرێک لەم یاریزانانە یاریزانی ئاساین کولولو سەرەکەی توموری لە چەلسی یاری ناکرد لەوێ
یەکێکە لە باشترین دیفاعەکان یعنی زۆرێک لەم یاریزانانە وەرزی ڕابردوو زۆربەی کاتەکان مایک میلان پێکانی بوو تاتا ڕوشانۆ گۆڵچی بوو یعنی زۆرێک لەم یاریزانە یاریزانی زۆر ئاساین بەڵام پیۆلی وای کردووە ئەم تیپە زیاد لە ناوی یاریزانەکان ئاستی بەرز پێشکەشەکەن تیپێکی زۆر یاری کراوەی هجومی چوونە پێشەوەن یعنی هەرچی ئەگەر ڕوبەڕووی یانەیەک ببنەوە یانەکە زۆر لەوان بەخۆتر بێ ئیتر ئەو کاتەوان یاری خۆیان نەکەن یاریەکی هجومی کراواکەی سەرەکەی 3 گۆڵ 4 گۆڵ یان لێکرێ مشکلی خۆیان یاری خۆیان نەکەن بەڵام ئەم یاری وای کردووە ڕوبەڕووی فرقە مام ناوەندەکان بنەوە یان بەقوتەکانی خولی ئیتالی کاتێک میلان ڕوبەڕووی ئەنتەرە بێتەوە یا یۆڤانتۆس یا هەرچی یانەیەکی تر ئەگەر بێت و لە ڕۆژی خۆیانیان لەبن میلان لیان نەباتەوە سیرەکەی دەقەینەوەیە تیۆ هەرناندێز ناگەڕێتەوە بۆ دیفاعیەتە پێشەوە زەختەکات یعنی ئەمە وای کردووە کە ئەم یاریزانانە لەجێ دەستی ئەم ڕاهێنەرایە ئاستێکی زۆر باش پێشکەش بکەن من ناڵێن میلان ئیتر گەڕاوەتەوە بە قووەتی ئەوروپایە و ئەوانە چکۆم گەڕانەوە بۆ بە قووەتی ئەوروپا پێویستەکە گرێبەستی گران بکەی پێویستەکە یاریزانی سوپەر بێنی پێویستەکە تیپەکە 3-4 ساڵێک بەڵام لە ئێستاە میلان زیاد لە توانای خۆی ئاستی بەرز پێشکەشەکە ئەتوانێت مفاجئەش دروست بکات میلان تۆ لە وەرزی ڕابردوو زۆر معنی منە ساڵم ئافرم پیۆلی هەرەوەی کە یانەکەش ئەو ئافرینی بۆ کات و دەوێت گرێبەستەکەی نێ بکاتەوە دەرخەری ئەوەی ئەم تیپە گەشەی کردووە میلانێکێ لە تایبەتمەندی جوانەکانی ئەوەیە کە زیاد لە گۆڵکارێکی ئەواتە هەموو ئەو یاریزانانەی لە ناوەند و لە پێش شۆیاریەکەن توانایەوەیانەیە جیاوازی دروست بکەن ئەمەیەکێکە لە خەساتە جوانەکان ئەوەی کە فشار لەسەر ئەستێرەبوونی هیچ کام لەو یاریزانانەی میلان نییە مێشێکی ترەکە ڕۆحی بەبەریم تیپەیە کردووە هەمووی دەتوانێت سپی خۆی لە یاریگادا تاو بدات تاوەی جیاوازی دروست بکات قسەکەی من لەسەر میلان دوای تیرروپشەکەوتم چەلسی و میلان بە ئەگەرێکی زۆر ئەگەنە قۆناغیدات و بەڵام ئێستا میلان ئەتوانین بڵێن ئەرچیشی بەو ڕادەیە ئاسان نییە بەرامبەر سالزبۆرگ چکە سالزبۆرگێکی کە لەو تیپانێک هاتوانێت ئەنجامی چاوەڕوان نەکراوتەوە بکەوە لە چامپیۆنزەکانی ڕابردوو شابینی ومانە بۆیە میلان ڕاستە پێم وا بێ هەڵە نەبووم لە ناو یاریگای خۆی یاریەکە ئەتوانین بڵین چانسی لە ڕەنگە لە 175 بێ بەڵام و لە 125 بێ بین بە ئەنجامی چاوەڕوان نەکراو لەلایەن سالزبۆرگەوە بۆ پێی هیچی نییە لە دەستی بداوە کۆتا یاریە بێتەوە سەرەکەەکان ئەگەر بباتەوە ئەچیت سەرک بەڵێ دەست خۆش زۆر باشە کاک چێنەر ڕاستەخۆ بە کۆمێتێکی کاک شبان عەدنان دەست پێ یەکەمەڵێ گلەیی بێ کاک چێنەر شارێکی بۆ یانی یۆڤانتۆس نەوت وڵای زۆر چار ئیتر شیعرەکان نازانم لە بەرژەوەندی ڕیال مەدرید ئەزانی مەسەلەکە لە چی دایما پێم ئەڵێ تۆ بۆچی شیعر بۆ ڕیاڵەڵی کاکە ڕیال ساڵ و نیوێکە من هەستەی یەکەم هەرەیباتەوە شعری ناوێ ینی هەر هەموو هەفتەیەک یا ڕیاڵی باتەوە یا نازناوە بە یا تۆپی ئاڵتونیە بنی ئەوە بن ئیتر بەڕاستی ئەوەنە زۆر بۆ ئاسان بۆ لە لابان زۆر باشە یانە یۆڤانتۆس ئەم ساڵ من ویستم پەم پێ بەم لە بەرشەلۆنە کەچی وا سێرەکەم پەمپەکەم ئیشدان لا پەمپەکە باش نەبوو کاک چێنەر یۆڤانتۆس لەژێر سەربەرشتیە لەگری هەم لە ئیتالیا زۆر خراپە هەم لە چامپیۆنز لیگیش بەڕاستی کەوتە کۆمەڵەیەکە کۆمەڵەکەی ئاسان نییە ینی بۆ منە پاریسان جەرمان تیا بوو بەنفیکە تیپێکە کە بەردەوام ڕکابەر بووە لە چامپیۆنز لیگەوە حزوری هەبووە و ئامادەی هەبووە بەڵام دەکرا لەگەڵەوەش ئەنجامەکانی باشتر بێ یۆڤانتۆس یعنی من بۆ خۆم گلەیەکم زۆر لە گلەی زۆرم لە ئەلێگری هەیە من پێم وایە ئەلێگری گوناحەکاری ڕایەنەرەتی تیپی زۆر گەورە بکات یعنی ئەو چەند ساڵەشی کە سیریایە بردەوە لە نەبوونی ڕکابەرا بوو لە نەبوونی ئینتەرێکی باشا بوو لە نەبوونی ناپۆلێکی گەورەیە بوو لە نەبوونی میلانێکی ڕکابەرا بوو یعنی من پێم وایە ئەلێگری بۆ ئەم سەردە یعنی من پێم وایە هەر یاریکردنی پێرلۆ زۆر خۆشتر بۆ لە ئەلێگری لەماوەیە ئەو کەمە ڕایەنەرەتی کە ڕایەنەرەتی یۆڤانتۆسی کرد یعنی بۆ یۆڤانتۆس کرایە دەرەوە خەتای ئەو هەموو پێکانەیە کە تیپەکە هەیبووە خەتای ئەلێگری و پلانەیە کە دایانێ خۆی یعنی هەر شتێکمان و سەبارەت بە پیۆلی و ئەیسی میلان ئەگەر بێت و عەکسی کەیتەوە بۆ یۆڤانتۆس ئیتر تەواو هیچ قسەی تر هەڵناگرێت یعنی ئەلێگری لە یۆڤانتۆس ڕۆیشت سەیرەکەیت ئەو ماوەیە کاری ڕاهێنەری نەکرد یۆڤانتۆس یەک دوو محاوەلەی کرد کە یاریەکەی بگۆڕێ بیکا بە هجومی هیچ دوای سەیرەکەی ئەلێگری هاتەوە
دیسان یۆڤانتۆسی بە یاریکردن و بە ئەنجام بچوو کردەوە. یعنی بۆ لە تۆ باسی ئەم گروپاکەی لەم گروپەیە شەڕی تۆ لەگەڵ بەنفیکایە ڕاست سەیرەکەی بە بەنفیکا ئادۆڕیت لە یاریگای خۆتە. دوای ئەوە هیوایەکە هەیە ئەڵێ ئەسمە ناو بەنفیکاوە لەوانەیە شتێ بەدەست بێنم، بەڵام تۆ سەرگەی بە مەکابی حەیفا ئادۆڕی. یعنی لەبەرەوە هیچ هیوایەک بە ئێستای بە یۆڤانتۆسە نییە بۆ لەبەرەوەی کە سەیریانەکەی پێکانەکان ڕاستە زەرەری لە تیپەکەیەوە، بەڵام بە بڕوای من هۆکاری سەرچێکە ئەوەیە کە ئەلیگری هیچی تازەی نهێناوە بۆم تیپە لە ڕووی هجومیەوە شتی تازەی پێ نییە، تیپەکە سەرنجڕاکێش نییە، یعنی سەیرەکەی گۆڵێک پێشەکەوە یەکەوە دواوە ئەم گەڕانەوەی بۆ دواوە زۆر کێشەی بۆ تیپەکە دروست کرد. زۆر باشە دەستخۆش پێشم تۆ لەسەر یۆڤانتۆس چی من پێشتر تۆزە گەشتبین بووم مالێگری بڕامەوە بۆ یۆڤانتۆس دوایەوەی من قەت گەشتبینەوەم ئێستا بۆ باسکەم منیش تاوە گەشتومە تاو قەناتیەوە بەڵام نەک بەو مانایە ئەلێگری ڕایەنەر نییە. بڕامەوە بۆ یۆڤانتۆس بۆ ڕاستکردنەوەی کۆمەڵی بابەت و پیوا بۆ ئەلێگری مادام لە پێشوە توانیوەتی لەگەڵ ئەمیانەیە خۆی دەرخاوە خۆی نمایشکاوە یانەکەت لانی کەم تا کۆتایی چامپیۆنز لیگ بەرێ بتوانێت ڕوحێت هێباتەوە بە یۆڤانتۆس، بەڵام پێی نەکرا. ڕاستاوی کە کاکچێنەر باسی کرد پێکان ڕەنگە حوزوری هەبوو بێلەوەی کە ئەنجامی باش بەدەست نییە، بەڵام ئەمە ئەگەر بیانوو بێ بۆ بەرامبەر پاریس ویان بۆ بەرامبەر بەنفیکا هیچ بیانوێک نییە بۆ ئەوی کە تۆ بەرامبەر مەکاپیفا شکست تۆمار بکەیت. بۆیە قسەکەی من لەسەرەوەیە بڕوام وایە ئەو تموحەی کە یۆڤانتۆس بە ئەلێگری هەبووە لە ئێستا کۆتایی هاتووە و دوای ئەنجامدانی کۆمەڵە گرێبەست بە تایبەت یاریزانێکی وەک ڤلاوەڤیچ کە ئێستاشی لەگەڵ بێ حوزوری هەیە بە تۆمارکردنی گۆڵ. ئیتر کاتیەوەی یۆڤانتۆس بیر لە جێگرەوەی ئەلێگری بکاتەوە چکە بەم دۆخی ئێستاوە و بەم ڕوحیەتی ئێستاوە ناتوانێت لە داهاتوە هیچ بۆ یۆڤانتۆس سەوز بکات. زۆر باشە کاکچێنەر با دووە قسەکانمان لەسەر دوویانە بێ کە بەڕاستی باز لە کۆمنتیش باسەکرێ بەستخوا یەکشت هێشتا یۆڤانتۆس ئەوروپا لیگی مسۆگەر نەکرد لەوانەیە چوارمی کۆمەڵەکەی بێت چکم بە دڵنیاییەوە بە پاریس یاریگای خۆیان لەگەڵ پاریس هەیەی لەولاوە مەکابی حەیفا و بەنفیکا ئەگەری مفاجئە هەیە لەبەر یۆڤانتۆس لەوێ کێشەی هەیە هێشتا. بێگومان دوویانە کە بەڕاستی بەردەوام پڕ بوون لە ئەستێرە، یعنی کاتژێڕیتی بەکەیان زۆرترین گرێبەستیان ئەنجام داوەرێک لایەنەکانی مانچستەر سیتی و پاریس بوون، بەڵام شخصیەتیان کەسایەتیان لە چامپیۆنزیک زۆر لاواز بووە. بۆ ئەم وەرزە سەرەتا چی ئەڕوانیتە پاریسان جەرمان ئەمساڵ مێسی زۆر باشە، مێسی ئاسی ناوازە پێشکەشەکە، پاریسیش باشە لە چامپیۆنزیک تیپەکە تقریبەن باش بووە. چی ئەڕوانی ئایا پێت وایە ئەمساڵ کەسایەتی هەیە پاریس؟ بەدڵنیاییەوە پاریس ئێستا باشترە لە وەرزی ڕابردوو، بەدڵنیاییەوە مێسی ئێستا زیاتر لەگەڵ تیپەکەیە گونجاوە، مێسی دڵخۆشترە، مێسی لە ناو شاری پاریسا زیاتر ڕاهاتۆ چکم وەرزی ڕابردوو شۆکێک بوو تووشی نەخۆشی کۆرۆنا و کۆمەڵە کێشەی بۆ دروست بوو، یعنی نەیتوانی وەرزەکە بە باشی بەڕێکە، بەڵام لەم وەرزەیە سەیرەکەی ئەو کێشانەی نەماوە، مشکی لە لای مۆندیالە ئەمەش زۆر باشە بۆ پاریسێکی دڵی خۆشە، نەیمار بە هەمان شێوە تەرکیزی لەسەر یاریکردنە زیاتر کێشەکە تۆزێک ئیمباپێ لێرە و لەوێ جارجار مشکلێک دروستەکە، بەڵام پاریس لەو ڕۆ عیبی نییە لە ڕووی بەرگریکردنەوە ماوەیەکی باش گاڵتێ بە سێ دیفاع یاریە کرد، ئەمە لایانی بەرگری بەخۆتر کردبوو، بەڵام سەرەکە لەم یەک دوو یاری ڕابردووە کردوەتی بە چوار دیفاع. پاریس لە ڕووی هجومیەوە هیچ کێشەی نییە، زۆر بەقووەتە عیبی نییە، بەڵام هێشتا من لەو باوەڕیان جارجار گۆڵی لێ ئەکرێت هێرژێ دەسەری کە تۆزە کێشەیە لە یاریە بەقووەتەکانی چامپیۆنز لیگا. واتە تۆ لە چامپیۆنز لیگا پاریس ئەگەر بیباتەوە بێ بەردەوام گۆڵ بکە چکم دڵنیای لەوەی گۆڵی لێکە. ئەم کێشەیە لە ئێستاە هەیە سەبارەت بە مانچستەر سیتی ئەگەر دوای پرسیارەکەی، بەڵام بەگشتی بەس کاک گۆران بیرمان نەچێت من لەو باوەڕیان چامپیۆنز لیگی ئەم ساڵ لە دوای کاسی عالەم هەموو شتێک ئەگۆڕێت. ئێمە نازانین دوای کاسی عالەم ئەم ڕیال مەدریدە چی ئەگەڕێتەوە، ئەم بەرشەلۆنێکی بەسەریە چکم مانگی دوو بەرشەلۆنە نایانی بۆ منە تیپەکانی تر ئەوانەی تر لەبەرەوە هەم بۆ مانسیتی هەم بۆ پاریسان جەرمان لە دوای کاسی عالەم نازانین چی بەسەریە. بێگومان دەستخۆش کاتم نما کاکچێنەر کۆتا پرسیار کە کۆمنتێک هاتووە دوورە لە چامپیۆنزیک، ئەڵێ کاکچێنەر پێشبینیەکە مۆندیال چێ بیباتەوە ئەمساڵ؟
بەو خوایە من نازانم لە ئەوروپیەکانە زۆر باش نایان بینم بەڵام بە بڕای من بەرازیل و ئەرجنتین بەهێزترین دوو پاڵێوراون ئەوروپیەکانم بەدڵ نییە. منیش هەمان بۆ چون هەیە پێم وایە ئەمساڵ یعنی حزورێکی باشیان نییە هەڵبژاردە ئەوروپیەکان یعنی هەلێکی گەورەیە بۆ هەڵبژاردە ئەمریکەکان کە بتوان سەرکەوتن توانکەم بە تایبەتی بەرازیل و ئەرجنتین کام ساڵ کاسی عالم حەوت یاریە 6 یاری گرنگە یاری سێمی کۆمەڵەکان هیچ نییە یعنی هەر لە خۆتەوە باوەڕ بەخۆ بێ و کۆمەڵێ پشاری ئیعلامی و گۆڵتەیەکی باشە هەبێت یعنی سیرەکەی بە دوو سێ یاریەکەیتە پێشکۆتای ئەوانە لەبەرەوە ئەوروپیەکان نازانم تۆزێک قەلەقیان تیابینم بەڵام ئەرجنتین و بەرازیل زۆر متحەمیسن و ئارسن ڤینگەریش ئەڵێ تیپێکی تازە مۆندیالە باتوێتر بابزانین چێ بێ. چێنەر عەبدولقادر خۆشحاڵ بووم کە لە دوور وڵاتەوە لە وڵاتی کەنەداوە لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ تەواوی کۆمنتەکانت. تاوی من عزیزم زۆر سپاس پێشنگیان سپاس بۆ تۆش هەمیشە هەر لە شتاخوا جوان بوو بینم سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم کە کاتێکی زیاتریشان داینێ ئینشەڵا خوای گەورە تەمەن بە هەفتەی داهاتووینەوە خزمەت خواتان لەگەڵ.